ژنان و پیاوانی ئازادی خواست. لەم ڕۆژانەی نزیک بوونەوە لە 25 نوامبر ڕۆژی جیهانی خەبات لە دژی توندوتیژی بەرامبەر بە ژنان دەبێت لە خۆمان بپرسین بۆچی هێشتا توندوتیژی بەرامبەر بە ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی بەرین لە ئارادایە. قەتڵە ناموسیەکان، توندوتیژی بنەماڵە، دەستدرێژی و هەڵاواردنی ئابووری، قەزایی و کۆمەڵایەتی لە زۆربەی شار و ئاواییەکاندا هەروە باسییان لێ دەکرێت. هۆکاری سەرەکی توندوتیژی لە دژی ژنان ئەمانن: یەکەم، قووەی قەزاییە و هێزی بەناو حیفازەتی وەک پۆلیس چاوپۆشی لە ستەم لە دژی ژنان دەکەن و یان تەنانەت بەکردەوە پشتیوانی لە دەستدرێژی کاران دەکەن. ئەوان پاسەوانانی ڕژیمێکی دژەژنن کە دەیەوێت کوردستان نائەمن بێت، بەڵام تەنها ئەوە نییە. فەرهەنگی باوک سالاری و دابوونەریتە خێڵەکیەکان تا ئێستاش لەم ناوچیانەدا دەوریان هەیە. ناموس و پاراستنی ئابروو دەبێتە بیانوویەک بۆ ئەنجامدانی توندوتیژی. هەژاری و قەیرانی ئابووری وەک بێکاری دەبێتە هۆکاری زیادبوونی توندوتیژی و قەیران لە بنەماڵەدا. گوشاری کۆمەڵایەتی و بنەماڵە بۆ قوربانیانی دەبنە هۆی ئەوەی کە لە زۆربەی حاڵەتەکاندا باسێک لە توندوتیژیەکان نەکەن. دەبێت بە دژی ئەم سونەتە خەبات بکرێت و بەرەنگاری ببینەوە. نابێت لەبیر بکرێت کە توندوتیژی بەرامبەر بە ژنان بابەتێکە کە سەرتاپای کۆمەلگا دەگرێتەوە و ئیفلیجی دەکات. کوردستان وەک لانکەی ئاخێزی شۆڕشی ژینا لەباری کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە پێویستی بە ئاڵوگۆڕی قوڵ هەیە بۆ دامەزراندنی کۆمەلگایەکی ئەمن بۆ ژنان. دەکرێت گۆڕان لە وشیاری و ئاموزشەوە دەست پێ بکرێت، بەڵام بەبێ پشتیوانی بەکردەوە ناکرێت یارمەتی ژنانی توندوتیژی بەرامبەر کراو بکرێت. دەبێت جەخت بکرێتەوە کە ژنان لە کوردستان وەک باقی شوێنەکانی تری ئێران پێویستیان بە پشتیوانی بەکردەوە هەیە. پێویستە چالاکان و هەڵسوراوانی بواری مافی ژنان، کرێکاران و ئازادی خوازان لە بیری دروستکردنی ماڵی ئەمنی نائاشکرا و شاراوە لە چاوی پاسەوانانی ئەمنیەتی دابن. ئایا لە هاوسەنگی هێزی ئێستەدا ئەم کارە ئیمکانی هەیە؟ ئەمنیەت یەکێکە لە کۆسبەکانی سەرڕێی کار و چالاکی هەڵسوراوانی مافەکانی ژنان، کەوابێ پێویستە بەردەوام بیر لە دەوردانەوەی بکرێتەوە. لە کۆتاییدا دەبێ بڵێن هەڵسوراوانی مافەکانی ژنان و کرێکارانی وشیار دەبێ بە بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن، ژیان، ئازادی، پیا و سالاری زیاتر لاواز بکەن. ڕاگەیەنەرەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانن لە پێویستی سەرنجخستنە سەر دابینبوونی مافەکانی ژنان و ئاستی بەرینی زیانەکانی پیا و سالاری تەنانەت بۆ خودی پیاوانیش دەوری سەرەکیان هەبێت. مەرگونەمان بۆ کۆماری دژەژنی ئیسلامی ئێران بۆ پێشەوە بەرەو لاوازکردنی زیاتری پیا و سالاری نهادی نەکراوی مەزهەب.